سەبارەت بە کردنەوەی ئاسمانی هەردوو فڕۆکخانە بەڕووی گەشتە نێودەوڵەتیەکان لە دوێنێ شەو سەعاتنەوە ئەو بڕیارە دەرچوو لە نۆتامی پێدەرچوو لە دەستەی فڕۆکەوانی مەدەنی عێراقی لە دوێنێ شەو سەعاتنەوە ئاسمان کرایتەوە بەڕووی ئەنجامدانی گەشتی نێودەوڵەتی لە هەردوو فڕۆکخانەی هەولێر و سلێمانی بۆ وڵاتانی جیهان و بە پێچەوانشەوە دەبینێت ئەو هێڵە ئاسمانیانەی کە گەشتیان پێشتر پێشی ڕاگررتنی گەشتی نێودەوڵەتی گەشتیان هەبوو بۆ هەردوو فڕۆکخانە خشتەی خۆیان تەنزیم بکەن بە پێی وەخت و پێی بەرژەوەندی خۆیان تەبعاً و دەبێت بە هەماهەنگی بیتن ئەو شتە لەگەڵ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراقی موافقەیان لۆ دەکاتن ئەو کاتە ئیعلان دەکەن کە لە فلان تاریخی دەست بە گەشتەکان دەکەن و پێم وایەش هێڵە ئاسمانیەکان لەبەر بەرژەوەندی خۆیان و چەند مانگە و گەشت لە ئەو دوو فڕۆکخانەی ڕاگیرایە و دەزانن حرەکەی هاتوچۆلۆ دۆ هەرێمی کوردستان دەرچوون و هاتنەوە زۆرە پێم وایە ئەسڵ دەکەم لە چێبڕچێش لەوەی چێ هەیان زووتر بێت و چێ هەیان زووتر گەشت ئەنجام بداتن بەڕێوەبردننی فڕۆکخانە هەر ئێمە بەڕێوەی دەبین و سەر بە وەزارەتی کۆستەوە گەیاندن دەبی بەڵام مەسەلەن سەلامەتی تەیەرانە ئەمنی جەویە ئەوە ستافی بەغدا بەڕێوەی دەبات